بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. ماوەی 2 مانگە ئەنجومەنی وەزیرانی حکوومەت هەرێمی کوردستانی هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە. هەرێمی کوردستان لە قەیرانەیەکی سەختی دارایی و سیاسیدایە، بەڵام ئەو دامەزراوانەی کە ئەرکیان ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان بەشێکیان لە کار کەوتن و بەشێکیشیان کاروبارەکانیان زۆر بەستی بەڕێوە دەبن. بەمێندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروە لە ستۆدیۆی سلێمانی ساڵح فەقی ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروە لە شاری هەولێر دکتۆر خامۆش عومەر دکتۆرا لە یاسای دەستوری و ڕاوێژکاری یاسای پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاک دکتۆر هەورامان ئەگەر لە بەڕێستانەوە دەست بکەین بەخێر بێن. سەبارەت بۆی کە لە هەرێمی کوردستان لە قەیرانێکی سەختی دارایی و سیاسیدایە، بەڵام هۆکاری چیەکە وەکو پێویست دامەزراوەکان بەتایبەت تێکرێمە ئێستا قسە لەسەر حکوومەت بکەین کە ماوەی 2 مانگە کۆبوونەوەی ئەنجام نەداوە. ئایا دەبێت لە کاتی قەیرانەکان دامەزراوەکان بەم شێوێ مامەڵە بکەن؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى اللهم وسلم وبارك على محمد وآله وصحبه أجمعين. سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ میوانە بەڕێزەکانتان لە سلێمانی و لە هەولێر و سپاس بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. خۆی لە ڕاستیدا من چەند جار دووبارەم کردوتەوە، من پێم وایە کوفرێکی سیاسی زۆر گەورەیە و ناحەقیەکی زۆر گەورەیە بەم حکوومەتەی تر بوتری حکوومەت. هیوادارم دەستگاکانی ڕاگەاندن ناوی حکوومەت بۆ ئەم حکوومەتە ئیتر بەکار بۆ ئەم بەناو حکوومەتە بەکار نێنن، چونکە حکوومەت دووشتی لەسەر جێبەجێ بکات. نان و ئەمان، ئەمانە نەنانیان بۆ خەڵک مسۆگەر کردووە، نە ئەمانیان، بەڵکو نان و ئەمانیان لە خەڵک بەڕاستی سندۆتەوە. ئیتر ئەمە ینی ئەبێ حکوومەتیشی حکوومەت دانانیشێ لەبەرەوە ڕووی نایە دانیشێت، شەرمەکە دانیشێت، شەرمەزار بووە دانیشێت، چونکە فاقد و شەی لا یعطی، کە تۆ هیچت پێ نەبێ چی ئەبەخشیت، کە تۆ هەتا ئێوارە بڵێ حەڵوا دەم شیرین ئەبێت هیچ. وەکو ئیمامی شافعیە فەرمێ فما في النار للظمآن ماء، لەناو ئاگر چۆن ئاوی سارد سەهۆڵاو دێتە دەرەوە بۆ کەسێکە تینووی بێت لە ڕاستیان. و لە ڕاستیدا ئەم حکوومەتە نەخۆشە، ئەم حکوومەتە نەخۆشە. نەخۆشیەکەی چی بە بڕایت؟ وڵای نەخۆشیەکەی من هەرچەند طەبیب نیم، بەڵام پێم وایە نەخۆشی سەرەتانێتی. چارەسەری نیە و چارەسەرەکەی ببرێ بۆ نەخۆشخانەی هیوا لەوێ دەرزی کیمیاوی لێ بدرێ، ژیام ئەمێنە یام لە ناو ئەچێت. لە ڕاستیدا ئەم حکوومەتە ئاوایە
بەڵێ زۆر باش کەواتە نەدەبووە لە مەسەرەن ئەگەر حکوومەتێکی دامەزراوی بە لەم قەیرانەدا ماگانە یاخود بڵێن هەفتانە کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بێەوە ڕاپۆرتی لەسەر قەیرانەکان بۆ خەڵک خسپارو بڵێ خۆی لە کاتی قەیرانەکانە لە کاری دروستبوونی هەر حاڵەتێکی ناتەندروستە ئەبێت کۆبوونەوەی ئاسایی بکرێت ئێستا ئەمان کۆبوونەوە ئاسایەکانی خۆشیان ناکەن بەڵامەکو پێم وتی ئەوان چیان پێ وا کۆبوونەوەیان کرد هیچیان پێ نییە جا ئەمانە پەرلەمانیان پەخستووە حکوومەتێکە هەیمەنەی پەرلەمانی بەسەرەوە نەبێ متابعی پەرلەمانی بەسەرەوە نەبێ نەدانیشتەکانی سوودی هەیە نە بڕیارەکانی سوودی هەیە نە هیچی شینەکە و هیچی سەوزەکە بەڕاستی بۆ خەڵک باشە زۆر بۆ خۆیان ئەزانن جەلسە و کۆبوونەوە دانیشتەکانیان هیچ هیوایەکی پێ نیە بۆ جەماوەر هیچ بڕیارێکی باش پێ نیە بەڵکو پێچەوانەوە ئەمانەوەیان لات و هەرچی جارە کۆبنەوە دانیشن میلەت چاوەڕوانی ئەوە کاکە لە قوت و لە معاشی بێتە خوارەوە لە جێوەی زیاد کات یعنی هەر جەلسەیەکەن هەر دانیشتنەکەن سێرەکەی ئەندازەیەکی زۆر لە موچەی موچە خۆران دەهێن نەخوارەوە و هیچ بڕیارێکیان پێ نادرێت بۆ چارەسەرکردنی قەیرانەکان ئەگین لە ڕاستیدا ئەگەر مەبەستیان بێ دەتوانرێ بەڵام هیچ مەبەستێکیان نییە بەتابەت ئەوەی کە بۆتە هۆکاری سەرەکی دروستبوونی ئەم قەیرانە لە کوردستانە هیچ مەبەستی نییە من تەحەداکەم وەکو ئەندامێکی پەرلەمان و بەرپرسی ئەو قسەی خۆشم بەڕاست لێ مەسئولم یعنی هێندێ لایەن حەزەکە لەبەرەوە ڕاوچی خراپە قەت حەز ناکە ئەو ئاوە صاف بێ حەزەکە هەر ئاو لێڵ بێت و لەبەرەوە دزن حەزان لە بازاری ئاڵۆزە قەت حەزان لە بازارێکی تەندروست نییە بۆیە بەڕاستی ئەو ڕاوچیە خراپانە و ئەو دزانە و ئەو فەرهوچیانە هەر حەزەکەنەوە جەوە وا بێ قەت پێیان خۆش نە جەو باش بێ قەت پێیان خۆش نە وڵات تەواو بێ بەرۆ قازانجیانە کاکە قازانجیان ئێستا فەرموو سەرۆکاتی حکوومەتیان لایە سەرۆکاتی پەرلەمانیان لایە سەرۆکاتی هەرێمیان لە هەموو شتێک لە بندەسی ئەوانایە بەڕاستی هەموو شتێک لە بندەسی ئەوانە پارە لە بندەسی ئەوانایە نەوت لە بندەسی ئەوانایە علاقات لە بندەسی ئەوانایە شەڕ و حرب و سلم هەموو لە بندەسی ئەوانایە علاقات لەگەڵ چێ خۆشەکەن لە بندەسی ئەوە هەموو شت جا بۆ حەزەکە ئایتر چارەسەر ببێ ئەوە یەک دوو سەیری مقابلەکانی ئەکا بە حەقیقەت بە ئەمە لێرەشە حەقیقەتێک ژێ بڵێ کە سەیری مقابلەکانی ئەکا کە ئەم چوار حیزبن ئەم چوار حیزبە سەرەکیان سیرەکەم چوار حیزبم من ئەزانم چ نمونەیەکە هێنمەوە جاران ئێمە لەناو کوردەواری خۆمانە بە مناڵی ئەگەر لەگەڵ مناڵێکی ترا ئەگەر عاجزی بووایە بڵێن قسێکی پێ بووتایە خۆی لێ زید کردایەتەوە هەمیش ئەوە لایە کردەوەی ئەو بەڕاستە ئەو بەڕاستە تۆ لە بە منەڵی ئەوش ئەو نەوەڵا بەڕاستم ئێستا پارتی بەم چوار حیزبە ئەڵێ ئەرێ بەڕاستانە هێشتر ئەم چوار حیزبە نەیان تۆ بەڕاستمانە نیان تۆ بەڕاستمان باش بەڵام هەرێکان بە نسبەتی خۆی هەرێکان چونکە من قەناعەتم وایە ئەم چوار حیزبە ئەگەر پارتی بزانێ بەڕاستیانە و بیانێ فشار دروستکەن ئەو وەس ئەوە بەردەوام نابێت ئەگەر جەنابەت بمڵێ بەڵگەت چییە بچووکترین بەڵگەیە کە پێت بڵێم کاکە ئەم چوار حیزبە نیسابی قانونی پەرلەمانیان نیسابی قانونی جەلسەی پەرلەمانیان پێ تەواو ئەبێت ئەی بۆ دانانیشن ئەگەر بەڕاستیانە بۆ دانیشتنێکی پەرلەمان ناکەن خۆ ئەوان نیسابی قانونیان پێ تەواو ئەبێت ئەگەر بەڕاستیان بێ و بێنە هۆڵی پەرلەمان بۆ بانگەشە ناکەن بۆ ناڵێن یەکەواتە بەڕاستی یعنی پارتی ئەزانێت کە ئەم چوار حیزب بەڕاستیان نییە بۆیە شوڵی لێ ڕاکێشاوە ئەوە ئەوە بەردەوامە بێت تاکو 2007 لە 2007 ئەو کاتە بەسەرۆکی پەرلەمانەڵێ جەنابیشت ماوەت بەسەر چونکە خەڵک تاکو 4 ساڵ دەنگی پیاوی بە منیکی ئەندام پەرلەمانیش ئەڵێن کاکە تۆش تا 4 ساڵ ئەندام پەرلەمان و خەڵک بۆ 4 ساڵ دەنگی پیاوی کەواتە جەنابیش بچۆرەوە ماڵ جەنابی بچۆرەوە ماڵ و کاتە مەیدانان بۆ تەختە بێ ئێستا دەتوانین دوو کەلیمەی حەق بڵێن ئەو کاتە ئەوەشت پێ ناودە لە کاک تۆش هاوڵاتێکی ئەندام پەرلەمانیت بڕۆ خۆحافیز دواتەگەنە بۆ لایبرە سوپاس دەکەم کاک ساڵ هەگەر بێنە لایبرە سوپاس بۆ بەژاریت لە بەرنامەکەماندا بەخێر بێن ڕای بەڕێز سەبارەت بەوەی کە مثلەن لە کاتی قەیرانەکاندا ئێمە دەبینین کە دامەزراوەکان بۆ نمونە پەرلەمانە پەخراوە حکومەت کۆ نابێتەوە دەکرێت بەم شێوەیە ڕۆبەڕووی قەیرانەکان ببینەوە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سڵاوم بۆ میوانە بەڕێزەکان سڵاو بۆ بینەرانی خۆشەویست لە ڕاستیە ڕۆژ بە ڕۆژ خەڵک متمانی بم بەناو حکومەتە نامێنێ و ڕۆژ بە ڕۆژ خەڵک بەرە و ناومێدیە چێ بەداخەوە ئەم قەیرانە کە هێندەی قەیرانێکی بێپلانیە هێندەی قەیرانێکە کە بەشێکی دەستکردا ئەوەندە قەیرانێکی دارایی سەخت نییە کە نەتوانین ئیداری ئەم هەرێمە
بدەین بەداخەوە ئەیڵێم لە هەرێمی کورسانە جگە لە نەوت سەرچاوی تری داها زۆرە بەڵام هەم نەمانتوانیەوە پێی سوودی لێ ببینین هەم ئەو داهاتانەشی کە هەبووە بەهەدەر دراوە و حکوومەت تازە بە تازە پلانی داناوە ئەو پلانانەشی کە بەشێکی لە 2010 و بەشێکی لە دوایی 1920 دەست پێەکە لە کاتێکا حکوومەتی ئێستا گرنگە پلانی چی بێ کە هیچ پلانێکی بۆ ئێستا نییە و ئێمە لە ڕابردووە ئەوەی کە هەبووە تەنها و تەنها ئەم حکوومەتە لە حکوومەتی کەوتۆنی توانیوە هیچ خزمەت گوزاریە بکە تەنها ئەوەی کە لە ساڵی 2014 لە ئاستۆی مابوو موچە بووەوە وردە موچە شوای لە هاتووە توانم بڵێم فەرمانبەر لە ساڵێکا 3 مانگی تەواو یان 4 مانگی تەواو موچەکانی وەرناگرێت کە ئەمەش مای سەرلێشێوانی ئەم حکوومەتەیە کۆمپانیایەک لە کاتێکا کە مایە پوچە بێ ئیفلاسی خۆی ڕاگەێنێ بە پێی یاسای تر مافی ئەوەی نامێنێ لە بەروی بۆەوەی ئەو کۆمپانیانە فێڵ لە خەڵ نەکات لە ڕێگەی ناشەرعێوە نەیەت ماڵی خەڵ بەهەدەر ئەم حکوومەتەی ئێمە ئێستا مایە پوچ بووە ئیفلاس بووە بەڵام بەداخەوە یاسایەک نییە و هیچ پێوەرێک بۆ یاساکان لە وڵاتە داناندێ و حکوومەت لە بریەوەی هەفتانە دووسێ کۆبوونەوە بکە و کۆبوونەوەی یەک لەسەر یەک ئەنجامدا پلان و کردداری ڕاستەقینە بکە بەڵام بەداخەوە چەنها دووسێ مانگێک جارێک کۆبنەوە دووسێ مژدەیەکی زۆر ناومێت بەخش بە خەڵکە دەن لە کاتێکا لای خۆیان زۆر بە مژدەی گەورەی ئەزان و پێشیان وایە کە ئەم حکوومەتە حکومڕانەیەکی باشە و هەنگاوی باشیان ناوردەوردە بەرەو باشتر ئەنگاونێن بەڵام بەداخەوە بێ پلانترین حکوومەتە لە هەموو سەڕووی زەویە وڵاتێک نییە هێندەی ئێمە سەرچاوی داهاتی زۆر بێ و لە وڵاتێکا بێ کە ئەگەر ئیدارەیەکی باشی ئەم هەرێمە بدرایە پێویستمان بە نەوت هەر نەبوو بە باقی ئەو داهاتانەی ترەمانتوانی حکومڕانی ئەم هەرێمە بە باشی بکەین نەک جگەلەوە هیچ پرۆژە و خزمەت گوزاری زۆر باشە باشە ساڵ بۆ چونەی بەڕێزت لە چیەوە سەرچاوە کردووە کە ینی بەس پێوەرێک بەڕێزت دەڵێیت بێ پلانترین حکوومەتە لە دنیادا و ئەم حکوومەتە ئیفلاسی کردووە پێویستی ئیفلاسەکەی ڕابگەێنێت شڕێک و بێ پلانترین حکوومەت بە ئاشکرا ئێستا تێکۆ شەرە دێرینەکانی کە ئەم ئەزمونەی کە ئێستا هەیە بەری ڕەنجی خەباتی لە پێش هەمووانەوە شەیدانە لە دواتر ئەوانەی کە بەشێک لە جەستەیان بەخشیوە کە مەندام بوونە و دواتریش هەموو تێکۆ شەرە دێرینانەی کە لە سەردەمی حکوومەتی بەحسی دیکتاتۆرا خەباتیان کردووە ئەوە تا لە ماوەی ساڵێکە نزیکەی 3 موچەمان بۆ واخەریکە 4 ئەبێ بە 4 موچە بۆ تێکۆ شەرە دێرینانی خۆمانی بدەین ئێمە نەتوانین خزمەتی تێکۆ شەرە دێرینەکان و کە سوکاری شەید و قوربانیەکانمان بکەین چۆن خزمەتی خەڵکمان پێ بکرێ لە کاتێکا سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان زۆرن ئێمە ماوەی زیاتر لە 2 ساڵە هاوارمانە لە دەست بانکی کوردستان تەنها بانکی کوردستان دەتوانێت بە شێوەیەکی زۆر باش ئیداری کە سوکاری ئەمە و تێکۆ شەرە دێرینانە و کە سوکاری شەیدەکانمان بدا و بتوانێت موچە و گوزەرانیان باش کات تەنها ئەو بڕەپارەی کە بۆ بانکی کوردستان کە مانگانە نزیکەی بە 40-50 میلیۆن دۆلار تیانە دەستکەوتیانە بێ ئەوەی کە ئاشکرایە جگەلەوەیشی ژێربەژێر ئێمە تەنها ژمارەیە و لە ڕێگەی خودی وەزیری سامانە سروشتەکان و ڕێز ئاشتێورامیەوەی بیسین بێ ئەوەی کە ئەو ژمارانە هیچ بنەمایەکی ڕاستیانە بێ تۆ ئەگەر تەنها و تەنها ئەو ژمارانەشی کە بنەمای ڕاستی نییە بیکەی بە پێوەر موچە لە کاتی خۆی هاتوواندێ بێ بە پاشکەوتێکی زۆرە ملی زۆر کەمەوە نەک بەم شێوەیە و چەند مانگجارێک موچە بێ زۆر جگە لە داهاتەکانی تر باشە بەڵام بۆچی بەڕێز دەڵی بێپلانترین حکوومەتە لە دنیادا مەبەستی بێپلانیەوەیە تۆ لە کاتێکا ئەم حکوومەتە ئێمە پێویستی بۆیە کە کاری زۆر خێرا ئەنجامدا کاری خێراەوەی ئێمە دووبارەیەکەمە سەدان جار داوامان کردو بە وەزارەتی سامانە سروشتەکان کە ئێستا تەنها بەناو وەزارەتی سامانە سروشتەکانە هەموو ئەو وەزارەتە لە خودی جانتاکەی وەزیرا کۆبۆتەوە بکرێ بە وەزارەت حکوومەت گوێ ناگرێ 1000 جار داوا کراوە بانکی کوردستان با مانگانە ئەم پرۆسی ئاڵوگۆڕی دۆلار بۆ دینارە نەکات و وەرگرتنی پارەی هیچ پەیوەندێکی بە بانکی کوردستانەوە نییە کەس گوێ ناکرێ هەزاران جار داوا کراوە بە هاوشێوەی عێراق هاوشێوەی وڵاتانی تری دنیا بتوانین لە ڕێی سایتی وەزارەتی سامانە سروشتەکانەوە بتوانین بزانین ڕۆژانە چەند داهاتی بەرهەمە نەوتیەکانمانەیە و چەند نەوتی خاومانەیە چەندی لە ڕێگەی بۆریەوە چەندی لە ڕێگەی تەنکەرەوە چەندی بۆ پاڵاوگەرناوخۆیەکان بەکاردێ هەموو ئەوانە ناڕوون ئەمە جگە لەو داهاتانەی کە لە خاڵە گومرکەکان و لە داهاتی تری ناوخۆ هەیە بۆیە بە شێوەیەکی گشتی ئەگەر داهاتەکان لێک بدرێتەوە
داهاتێکی زۆرە. ئێران وڵاتێکە زیاتر لە 80 ملیۆن کەسە لە کاتێکا 3 هێندەی ئێمە نەوتی خاوەفرۆشێ، ئێمە وڵاتێکی 5 ملیۆنی کە نزیکەی 1 لە سەر 4 تەنها پایتەختی ئێران پێکدێنین، ئەتوانم بڵێم لە 130 نەوتی خاوی هێندەی ئێرانە فرۆشین، هەرچەند ئێمە بە هەرێمێک بە وڵاتێکی وەک ئەو زەبەلاح بەراورد ناکرێت. بەڵام تۆ ئەگەر بێی وردی کەیتەوە ئێمە هەرێمێکا زیاتر لە 2 ساڵە دەواکەین بە 2 موچە خۆر و 3 موچە نەمێنە، تەنها لە ڕێگەی 4-5 کەسەوە لەسەر کۆمپیوتەرێک دابنێت و هەموو ناوەکان ڕێکەخرێ. حکومت بۆیە هەمنێتی نییە، هەم بەرنامەی نییە، هەم پلانی خێرا و ئانی ئێستای نییە، تەنها خۆڵکردنە چاوی خەڵکە پلانی دوورخایەن و درێژخایەن دانێت. باشە، سوپاس دەکەم. دواتە گرم و لای بەڕێز کاک دکتۆر خامۆش، ئەگەر بینێ لای بەڕێزتان سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. ئەو دوو پەرلەمانتارێکیان باز لەوە دەکە کە ئەم حکوومەتێکە کە تووشی نەخۆشی سەرەتان بێکیان باز لەوە دەکە کە ئیفلاسی ناوە. بە بڕای بەڕێزێت ینی ئایم حکوومەتە لاستی ئەوەشدا بەڕێزت هاوڕای لەسەرەوەی کە لاسی ئەودانە بۆ کە بۆ ڕوبەڕبوونەوەی قەیرانەکان پلانی جددینێ بووە لە سەرەتای کە هەرێمی کوردستان تووشی قەیرانی دارایی بووە؟ لە سەرەتادا سوپاسان دەکەم و سوپاسی میوانە بەڕێزەکانیش دەکەم. ئەوەی ڕاستی بێتن لە هەموو ئەزمموی وڵاتان ئێمەگە چاوی بە ئەزمموی وڵاتان دابخشێن، ئەومان بۆ ڕوون دەبێتەوە کاتێک هەر وڵاتێک ڕوبەڕووی قەیرانێک دەبێتەوە، جام قەیران هەرچ جۆرە قەیرانێک بێت، قەیرانی سیاسی بێت، قەیرانی ئابووری بێت، قەیرانی کۆمەڵایەتی بێ، ئەو پلانێکی تایبەتی دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە. ئەم پلانەش خۆی لە دوو شێواز دەبێنێتەوە لە ئەزمموی وڵاتان دەردەکەوێت. یەکەمیان ئەوەیە کە حکوومەتەکە دەستکراوە بێتن باری نائاسایی لەم وڵاتە ڕابگەیەندرێت و هەموو دەسەڵاتێک بۆ حکوومەتە بدرێت بۆ ئەوی بتوانێت ڕوبەڕووی ئەو قەیرانانە بێتەوە تاکو بتوانێت چارەسەری گونجاویان بکات. ئەمەش لە ماوەیەکی کاتی و زەمەنی دیاریکراو دەبێتن. یعنی بۆ نمونە وڵاتە دیموکرات و پێشکەوتوەکان دەبینی کاتێک وڵاتەکەیان بە ئەزمەیەکی وا تێپەڕ دەبێتن، ئەوە حکوومەت دەستکراوە دەکەن، بەڵام بۆ مودەیەکی کاتی، بۆ ماوەیەکی کاتی و ئەو ماوەیەش حکوومەت لە ژێر چاودێری دوو دەسەڵاتدا دەبێت، دەسەڵاتێکیان کە خۆی لە ئیرادەی خەڵک دەبینێتەوە، پێی دەوترێت پەرلەمان، ئەوی تریان خۆی لە دەسەڵاتی دادوەری دەبینێتەوە بۆ ئەوی چاو بۆ و بڕیارانەدا بخشێنەوە کە حکومەت لەو ماوەیە داوەری دەکرێت. خاڵی دووەمیشان ئەوەیە هەماهەنگی بکات لەگەڵ پەرلەمان وەکو دەستگایەک کە گزارش لە ئیرادەی خەڵک دەکات بۆ ئەوی بتوانن چاکسازی لە وڵات بهێنە ئارا، بۆ ئەوی بتوانن بەلایەنی کەم تاڕادەیەک ئەم قەیران چارەسەری ئەم قەیرانانە بکەن کە ڕوبەڕووی وڵاتەکە دەبێتەوە. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان دەبینین ئێستا هیچ جۆرە پلانێکی ئەوتۆ لە بەردەست حکوومەت دانیە بتوانێت چارەسەری ئەم کێشانە بکات. لە سەرەتای قەیرانەکان بینیمان حکوومەت کۆمەڵێک بڕیاری دەرکرد وەکو بڕیاری چاکسازی بۆ ئەوی بتوانێت ڕوبەڕووی ئەو قەیرانە بێتەوە. بەڵام ئەم پلانەی حکوومەت و ئەم ڕاگەیەندراوانەی حکوومەت بەڕاستی چەند تێبینیەکی لەسەر. یەکەمیان ئەوەیە کە پلانەکە بەبێ هەماهەنگی بوو لەگەڵ پەرلەمان، بە حکمی ئەوەی پەرلەمان لە کار خراوە و لە ئەزمموی وڵاتانیش ئەوە دەردەکەوێتەوە کە پلانێکت هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانێک پێویست بەوەی هەماهەنگی لەگەڵ پەرلەمانەکەت بکەیت. لەبەرچی لەبەرەوەی جاری وایە تۆ بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکە پێویستت بە دەرکردنی یاسای نوێ، یاخود بە هەموارکردنی یاسای نوێ، یاخود بە هەڵوەشانەوەی یاسا هەیە کە لە ئارادانە. لە حاڵەتی هەرێمی کوردستان دەبینین حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک بڕیار دەردەکاتن، ئەو بڕیاران ئەسڵەن لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان نییە، بەڵکو لە دەسەڵاتی پەرلەمانەوە، لە دەسەڵاتی حەسری پەرلەمانیشە. بەڵام بەداخەوە لە غیابی پەرلەمان حکوومەت ئەمە دەقۆزێتەوە و هەڵدەسێ بە دەرکردنی کۆمەڵێک بڕیار لەبەری ئەوەی چارەسەری کێشەکان بکات، بەداخەوە بۆتە هۆی قوڵکردنەوەی ئەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە. جگە لەمەش یعنی تۆ ئەگەر بازە سیستەمێک بکەیت کە ناوی لێبرنێ سیستەمی پەرلەمانی، یەکێک لە بنەما سەرچیەکانی ئەوەیە کە دەبێت هەماهەنگی و ئاڵوگۆڕی تەعاون و هاریکاری هەبێت لە نێوان دوو دەسەڵاتەکە کە پێی دەوترێت دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن. تۆ سەیرکە حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراقی سەرڕای ئەو هەموو کەم و کوڕیانە ئەبادی کاتێک کە پرۆژەی چاکسازی ڕادەگەیەنێ دەهێنرێتە پەرلەمان ئەنجومەنی نوێ لەلانی عێراقی بڕیاری لەسەر دەدات. لەبەرچی تۆ ئەو پرۆژەی چاکسازیە دەبێت هەنگاو بە هەنگاو پلان تەبێت بۆ جێبەجێکردن و پیادەکردنی، واتە تەنها حبرێک نەبێت لەسەر وەرەقە. بۆ ئەمەش پێویست بەوە دەبێت تۆ لایەنێک هەبێتن کە چاودێری ئەو کارانە بکاتن. ئەو لایەنەش خۆی لە چی دەبینێتەوە؟ خۆی لە پەرلەمان دەبینێتەوە. وەرە سەیری ئەزمموی ئەمریکا بکە کاتێکە ڕوبەڕووی قەیرانی ئابووری دەبێتەوە لە سەردەمی ڕۆزڤلت کۆمەڵێک بڕیار دەردەکات، بەڵام ئەوەی ڕوبەڕووی ئەو بڕیارانی ڕۆزڤلت دەبێتەوە ئەو دادگای باڵای ئەمریکایە، لەبەرچی لەبەرەوەی دەسەڵاتی فراوانە.
کەواتە لێرە تۆ لە غیابی پەرلەمان و لە غیابی دەسەڵاتێکی ئەو تۆ کە نەتوانێ بە بڕیارەکانی حکومەت دابچێتەوە کە نەتوانێت هەماهەنگی لەگەڵ بکات کە نەتوانێت چاودێری بکات ئەو بە دڵنیاییەوە لە پیادەکردن و لە پەیڕەوکردن و لە جێبەجێکردنی ئەو بەرنامە کە حکومەتیش دایناوە کەم و کۆڕی دەبێت و ناشتوانێت وەکو پێویست کارەکانی خۆی جێبەجێ بکات. باشە زۆر باش. ئێستا بەڕستان دکتۆراتەنێ لە یاسای دەستوری لە ڕووی یاسایی و ئەو دۆخێکی ئێستا حکومەتی تێداوە کە بەڕێز و پلانینەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی مەسەلەن قەیرانەکان و هەمانگینە بۆ لەگە پەرلەمانی کوردستان چۆن پێناسە دەکرێت بە چ جۆرە حکومەتێک بە حکومەتێکی کارە ئەکتیڤ ئیفلیت یاخود کاربەڕێکەر؟ خۆی ئێمە بەڕاستی حکومەت دوو جۆرە زاراوی بۆ بەکاردێن حکومەتێک کە بەدەسەڵاتی تەواوە کاروبارەکانی بەڕێوە دەبات ئەم حکومەتە لەژێر هەیمەنە و کۆنتترۆل و چاودێری پەرلەماندا دەبێت. حکومەتی تشتلمانەیە حکومەتی کاربەڕێکەرە حکومەتی کاربەڕێکەرە و جۆرە حکومەتەیە کە لەژێر چاودێری پەرلەماندانانە بێت. ئەمە لە چه حاڵەتێک ڕوودا لە حاڵەتێک ڕوودەداتن کە پەرلەمان هەڵبۆشابێتەوە یا ماوەی ویلایەتی پەرلەمان کۆتایی هات بێت یان حکومەت خۆی ئیستیقالەیی دابێت یا حکومەت متمانەی لێ وەربژیرا بێتەوە. ئەم حاڵەتانە دەبینین لە هەرێمی کوردستان ڕووی نەداوە بەڵکو بە هۆکاری سیاسی پەرلەمان پەچی کەوتووە کەواتە تۆ پشتت بە بنەمایەکی یاسایی نەبەستەوە کە ئەوی لە یاسای سەرۆکایەتی هەرێم هاتووە یاخود لە یاسای هەڵبژاردن پەرلەمانی کوردستان هاتووە پەرلەمان پەچی کەوت بێت مدەشی تەواو نەکردووە. کەواتە لەم دۆخەی ئێستادا ئێمە بەڕاستی لە ڕووی یاساییەوە ناتوانین ئێستا وەسفێکی دیاریکرا بۆ حکومەتە ببەخشین. ئایا پێی بڵین حکومەتێکە بەدەسەڵاتی تەواو کاروبارەکانی خۆی بەڕێوە دەبات یاخود حکومەتێکی کاربەڕێکەرە لەبەرچی لەبەرەوەی وەکوتم ئێستا حکومەتی هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی پەرلەمان کارانیە و سەرڕای ئەوەی پەرلەمان چاودێری کارەکانیشی ناکات بەڵکو بەدەسەڵاتی تەواو کاروبارەکانی خۆرا دەپەڕێنێ چونکە ئەگەر حکومەتەکە بێتە حکومەتی کاربەڕێکەر ئەو جۆرە حکومەتە ناتوانێت هەموو کارێک ئەنجام دات بەڵکو تەنها کاروباری ئیداری ڕۆژانە و ڕۆتینی خەڵک بەڕێوە دەبات. بەڵام لە ئێستا دەبینین حکومەت دەستی کراوەیە وەکووتیشن تەنانەت دەست بۆ هەندێک شت دەباتن ئەسڵ لە دەسەڵاتی حکومەتدانێ بەڵکو لە دەسەڵاتی پەرلەمانە وەکو ئەوەی یاسا وەکو دانانی یاسا یان هەموارکردنی یاسا یان هەڵبەشانەوەی یاسا ئەگەرچی ئەو زیرەکانە ئەو کارانەی کرد وەکوتم لە ڕێگەی بۆ نمونە ڕێنماییەوە بەڵام کاتێک کە تۆ ڕێنماییەکە دەخوێنیەوە هەست بەوە دەکەی ئەمە جۆرێکە لە یاسا یاخود جۆرێکە لە هەموارکردنی یاسا یاخود جۆرێکە لە هەڵبەشانەوەی یاسا کەواتە ئێستا ئێمە لە ڕووی یاساییەوە ناتوانین وەسفێکی دقیق بۆ حکومەتە ببەخشین پێی بڵێن حکومەتێکە بەدەسەڵاتی تەواوە کاروبارەکانی بەڕێوەدا لە ڕاستیدا لە ڕووی واقعیەوە بەڵێ وایە ئێستا لە ڕووی واقعیەوە حکومەت بەدەسەڵاتی تەواو کاروبارەکانی دەبات بەڕێوە بەڵام خۆی لە ڕووی یاساییەوە دەبوو ئێستا پەرلەمان کارا بێت بۆ ئەوی چاودێری کاروبارەکانی بکات وەکووتیشم لە سیستەمی پەرلەمانیشدا کە ئێمە خۆمان ناومان لە خۆمان ناوە سیستەمی پەرلەمان یەکێک لە بنەما سەرچەکانی ئەوەیە کە چاودێری بەرامبەر یەکتری هەبێتن دەبینێتەوە کە پەرلەمان چاودێری هەرکارەکانی حکومەت بکات. بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دەگەڕێنەوە لای میوانەکانمان لەگەڵمان بمێنەوە. ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک دکتۆرەران بەڕێزت باست لەوە کرد کە چوار لایەنەکە دەتوانن ڕۆڵ ببینین بە شێوەیەک چوار لایەنەکە دەتوانن ڕۆڵ ببینن هەنم لە ئەکتیڤکردنی حکوومەتەم لە چارەسەرکردنی ئەو بارودۆخی کە ئێستا هەرێمی کوردستانی تێدایە خۆی چوار لایەنەکە لە ڕاستی داشتی زۆر گەورەیان پێکرێ من کاتێکە ئەڵێم هێشتر ینی مقابلەکان کە پارتی دیموکراتی کوردستان ئەزانێکە بەڕاستیان نییە چونکە لە ڕاستیداوەکو ئاماژەم پێکرد ئەو چوار لایەنە ئەتوانن ئەوە باشە چوار لایەنە یەکدەنگ نین خوان ناخوانت ناکۆکبانی من ئێستا ناتوانم تەشخیصی هەموو شتەکان بەڕاستی بڵێم شت زۆرە ینی طبعا ئەو چوار لایەنەش هەر یەکەیان بەڕاستی نیسبەتی تایە هەمویان وەکو یەک نییە بە حەقیقەت نیسبەتە ینی هەر یەکە ئێستا بڵێ نێشێتی نیشتیمانی کە خاوەنی قووەتێک و خاوەنی پێشمەرگە و خاوەنی ئاسایش و خاوەنی پۆلیس و دەسەڵاتێکە و ئەمانە وەکو بەڕاستی بزوتنەوەی گۆڕانێ بزوتنەوەی گۆڕان وەکو یەکگرتووی ئیسلامی نەگرتووی ئیسلامی و کۆمەڵ ینی هەریەکان و نیسبەتێک بەڵام ئێمە کاتێک گەڕین چوار حیزبەکە بە هەر چواریانەوە ئەمان ئەتوانن نیسابی قانونی تەواو بکەن و ئەتوان جەلسەی پەرلەمان لە هەر کون و قوشبنێکی ئەم کوردستانە لە ڕاستی دا بکەن ئەوە لەلایەکی تریشەوە ئەم چوار حیزبە ئەوە یەکیشیان بە زۆر ئەوە دەرکراوە کە بزوتنەوەی گۆڕان ێ باشە سیانەکەی دی خۆێسا ئەگەر وەزیرەکانیان سەحبێ بکەنەوە حکوومەتەکە ئۆتۆماتیکیان یعنی مباشەرەتەن یەکسەر هەڵەوەشێتەوە باشە بەڵام خزمەت ئەتوانن وا ئەفشار دروستکەن بەڕاستی بەکشانەوە لە حکوومەت خزمەت بە دۆخی کوردستانەکەت على الأقل ئەو حکوومەتە ئیتر شەرعیەتی نامێنێ بەڕاستی ئەو بەناو حکوومەتە شەرعیەتی نامێنێ چۆن چارەسەر ناکە ئەو کاتە هەوڵە درێکە یان ئەوە تا انتخاباتی پێشوەختە ئەکرێ یان بە تەوافق حکوومەتێکی دیکە دروست ئەکرێ یان هەر چارەسەرێکی تر کە لایەنە سیاسیەکان و پەرلەمانی کوردستان و کات ئەگەر بتوانێت دابنیشە چارەسەرێکی پڕبەپێستی خۆی دائانی بۆ کێشەکە زۆر باش بەڵام ئەمما ئەتوانن ئەم چوار حیزبە بەڕاستی فشاری گەورە دروستکەن بە حەقیقەت بەڵام ئەوەیە کە ئەیبینین بە چاوی خۆ زۆر باشە پێ دوایە تا یا حکوومەتە هەڵنەوەشێنێت و یان ئەکتیڤ نەکرێتەوە چوار لایەن هەڵوەی سەنێت بەم شێوە قەیرانی دارایی و بارگوزەرانی خەڵک بەردەوام دەوێت و قەیرانەکە ناتوانێت من وەکو خۆم ئەوەنەی کە متابعاتم کرد من بڕوام بە قەیرانی دارایی ئەسڵەن قەیران نییە ئەسڵەن شتێک نییە بە ناوی قەیرانی داراییەوە ئەمەی کە هەیە شتێکی مەسنوعە شتێکی دروستکراوە من لە زۆوتومە ئەمە ینی من ئاگادارم بەرپرسی گەورەی ئەم وڵاتە لە مەجلیس ساوتێتی ئێمە بە ئەندازەی دوو دەوڵەتی وەکو ئوردون $0 هەیە بەس بۆ تەوزیعی ناکەین بۆ ناهێنە ناو بازار بۆ قوتی خەڵکی نادەین ئەو پرسیارە بگەن چونکە وەڵامەکەیتان دەست ناکەوێت کاکە قەیرانی داراییشی من معلوماتی دقیقم هەیە لەم هەفتەیە پێشوە مەسئولێک بەرپرسێک بەشە سەهمی نەوتی خۆی کە لەکوێ هێناوێتی نە لە دایکەوە بۆی ماوەتەوە نە لە باوکیەوە بۆی ماوەتەوە باشە $96 دەفتەر ینی $960,000 بۆیان بردوۆتە ناو مقەبایەکەوە ویان خسوتە ماڵ یەک شەقی تێڵدا و فڕێداوەتە مەدخەلی ماڵەکە بە کابراوت وتی باشە من سەهمەکەم $200 $2 ملیۆن یان چی ئەوە $960,000 بۆ هێناوە ینی خۆی بە مەخدوورە زانێ کاکی بەرپرس کاکی مەسئولی نامەسئول کاکی مەسئولی نامەسئول خۆی بە مەخدوور ئەزانە بەوەی کە $100 لەدەستداوە مانگانەکەی $200 $2 ملیۆن ئەم جارە $1 ملیۆن بۆ هێناوەیان کەمتر قەیرانی دارایی بۆ هەیە ئیتی قەیرانی دارایی مەسنوعە تەنها بۆ ئەوانەیە جێبەجێکردنی سیاسەتی جەوع کەلبەکە یەتبەعوکە کە لە دێرین زەمانەوە بەکارهێنراوە برای بەڕێزم سەگەکەت برسی کە تاوکو بردەوردە دوات بکەوێت ئەمانە ئەو سیاسەتە بەکارێن ئەیانەوێ میلەت برسیکەن بۆی میلەت بەڵام من قەنەعەتم وایە میلەتی ئێمە زۆر لەوە هوشیارترە میلەتی ئێمە زۆر لەوە زاناترە میلەتی ئێمە
بەعس پێ نەوێرا میلەت ئێمە ئەو هەموو حکوومەتەیەک لە دوایە کە تاغوتانی ڕاماڵی بەڕاستی میلەت ئێمە کیمیایی و ئەنفال ینی زاڵ نەبوو بەسەر یا چۆکی پێدانەدا ئێستا ئەمە چۆن چۆکی پێدادا بەڵام ئەمانە مەرامیانە کە ئەمە دروستکەن بۆ ئەوی خەڵکی برسیکەن خەڵکی هیچ چارەسەرێکی نەمێنە چاوەڕوانی نیوە موچە بکە لە نیوە موچەوە چاوەڕوانی ڕوبع موچەش کە ڕوبع موچەکەشی پێ نەدەن ئەوە تا ئێستا ئێمە بێوەرژنەکانمان خاوەن پێداویستی تایبەت کاکە و دەدانە مانگە پارەیان پێ نەیە پێشمەرگەی خانەنشین پارەیان پێ نادەن وەکو وەزعی ژۆکو خۆیەتی زۆر باشەوە تاگەر بەم شکلە ئەم جۆرە لە حکوومەتە ناتوانێت قەیرانەکان چارەسەکە ڕوبەڕوویان بێتەوە ئەگەر بیەوێ ئەتوانێت ئەگەر بیەوێ زۆر بە باشی ئەتوانێت باشە بوو بەڵام نایەوێ و نەیشی ویست و نایە و هەنگاویشی بۆ نەناوە من پرسیارێکە من حەزەکەم بزانم یان ئێستا خۆزگە سەرۆکی حکوومەت لێرە بواە بە حەقیقەت یان بۆ نایە بۆ بانگی ناکەن بۆ نایەتە سەر تەلەڤیزیۆن قسە بکە خۆزگە وەزیری دارایی بۆ نمونە وەزیری سامانە سروشتەکان کە پارەکە لە ئەو دوانەیە بە زۆریەتەوە ئەو خەزێنەیە لێرە بۆ ئەگەر ڕاست ئەکا بۆ ڕووی مەجلیسی نییە بۆ نایەتە مەجلیس بۆ نایەتە بەرنامەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ تۆ بکە لەگەڵ NRT لەگەڵ ڕوودا لەگەڵ کێ بۆ نایە تەوزیح بۆ خەڵک ئەم پارەی چی لێت ئەم هەموو نەوتە ئەفرۆشە بۆ چۆ ئەڕوات لەولا شەو میلەتیشان قەرزار بار کردووە ئەزانی ئێستا ئەم حکوومەتە بەناو حکوومەتە سەرباری ئەو هەموو پارەیە هەیەی لەولا خۆی بە قەرزاریش لە قەڵەم ئەدا ئەڵێ من قەرزاریش باش سپاس دەکەم و ئێستا نازانین بڵێن ئایا تۆ قەرزاری یان قەرزاریت حاڵەتێکیان دروست کردووە هەم قەرزارن هەم قەرزاریش نین هەم حکوومەتن هەم حکوومەتیش نین هەم دەوڵەمەندن هەم دەوڵەمەندیش یعنی ئەم سیاسەتە کەس نازانێت ئەم نمونەی ئەم جۆرە حکوومەتە کاک حەکیمە زانی لەکوێ دەسەکەوێ بەس لە مۆزەخانەکان دەسەکەوێ بڕۆی ئەبێ کون بە کونی ئەو مۆزەخانە عالەمیانە بگەڕی بزانین نمونەی حکوومەتێک لە تاریخە هەیە وەکو ئەمان لەوانێ دەستکەوێ لە ئێستا لە سەردەم دەست ناکەوێ نیشتیوانیە نمونە شتیوان نەبووە و نەکرێ و نەبووتەوە ئێمە حکوومەتی بەعز بەو هەموو تۆغیانەوە کە ئەیکرد ئەو هەموو شەڕی بەسەر میلەتانی عێراق هێنا یەک ڕۆژ موچەی دوانە خستکاکە یەک ڕۆژ موچەی موچە خۆرانی دوان ئەو هەموو شەڕی ئەکرد لەگەڵ عالەمە ئەو هەموو وەزعی هەبوو ئەو هەموو شەڕ ئەو هەموو کوشتارەی هەبوو باش بەڵام ئەمانە کە ئەنەمان نەبایدیوە نەبۆران لەکوێ هاتووە کاکە لەکوێ هاتووە لە چه حکوومەتێکا لە تاریخا هاتووە کە بیرە نەوت هیچ شخصێک بێ و بیدزێ و بیبا و بیخوا و کەس نەڵێ بەری چاوت کلیپەوەی سپاس دەکەم دواتر دەرفەتم دەگەڕم لای بەرد کاک سەحا ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێز سەبار بووی کە بەڕێزت پێشتر باس لەوە کرد کە ئەم حکوومەتە ئیفلاسی کردووە یعنی پێ دوای ئەوانەی کە ئێستا حکوومەت بەرەوە دەبن ئەوانش ئیفلاسیان کردووە کە مەسەر پارتی نیەت چوار لایەنی تریشتری رابەژارە بەڵێ لە ڕاستی ئەمە ڕوونا و بەرچاوی هەموو خەڵکەوە لە هەر کابینەیەکە بەرپرسی یەکەمی ئەو کابینێ ڕاستەوخۆ بەرپرسیارە لە نەخشە ڕێگا و سیاسەتی ئەو کابینەیە بۆیە بەرپرسیارەتەکە بە پلەی یەک لە خودی لە ئەستۆی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و جگە لەو وەزیرە تایبەتمەندەکان وەزارەتی سامانە سروشتەکانە و وەزارەتی داراییە وەزارەتی سامانە سروشتەکان تا ئێستش هەمووانە زانین هەموو وەزارەتە ناڕوونە ناشەفافە تەنها مەزاتخانەیەکە هەموو ئەم سەرۆت و سامانی ئەم هەرێمە بە هەڕاج بە وڵاتان و بە ناوخۆ بە دەوروبەرەدا بە بێەوەی کە سوودی ڕاستەوە خۆی بە شێوەیەکی گشتی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەڕێتەوە بەشێکی کەمی لە ڕێگەی ئەو موچەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان سوودی لێبینێ بەشە زۆرەکەی تا ئێستا بە نادیار و ناڕوونی ماوەتەوە خودی وەزارەتی دارایی شەیەمە لە ڕابردووە سەدان جار داوای لانی کەم ئەگەر پرۆژه یاسای بودجە نایەتە پەرلەمانەوە ئەو کاتەشی کە پەرلەمان کارابوو ئەبوو پرۆژه یاسای بودجە باتایەتە پەرلەمان بەداخەوە نات بەڵام وەزیری دارایی پێشوو توانی بووی ئەگەر چی بە شێوەیەکی کرچووکاڵیش بێ بەیانمالی ساڵی 2014 بنێرێەوە تەصفیە حساباتی خۆی بکات چ لە ڕووی داهات و لە ڕووی خەرجەکان و ئەو ئەستۆیانی کە هاتوۆتە سەری بەڵام بەداخەوە لە دوای نەمانی برادرانی گۆڕان لە حکوومەت وەزارەتی دارایی ئێستا نەکەر بەیان مالی دارایی نییە بگرە بە شێوەیەک لە شێوەکان ئەوش بە هەمان شێوەی وەزارەتی سامانە سروشتەکان سیاسەتی ناڕوونە و داهاتەکانیشی بە هەمان شێوەی چەوڵێک نەدراوە بۆی کە داهات یەخرێتەوە ئەوی کە تایبەتە
پختکردنەوەی لیستی موچە بکرێ بۆیە بەگشتیە توانین بڵێن ئەم حکوومەتە هەم خۆی پلانی نییە هەم بێدەنگی وەزیرەکانیش بەداخەوە ئەویش یەکێکە لە گرفتەکان بێدەنگی کام وەزیر بۆ نمونە کام وەزیر سەرجەم لایەنەکان بەگشتی ئێمە سەرۆکی حکوومەتیشەوەش بێدەنگە ئێمە لە ڕاستیا بەداخەوە لە کابینەکانی پێشوە سەرۆکی حکوومەت لەلایەک بوو جێگری سەرۆکی حکوومەت لەلایەک لە بەروی تا ڕادەیەک هەم ئەو حکوومەتە 50 بوو لە شێوەیەک لە شێوەکان دوو ئیدارەی بووە بەڵام ناڕاستە خۆواقعی دوو ئیدارەی جێبەجێکرا بۆیە خەزێنی ئەم لا جیاواز بوو خەزێنی ئەو لا جیاواز بوو جێگری سەرۆکی حکوومەت ڕاستە و خۆ لە سنووری زۆنی سەوزی جارانە تا ڕادەیەک دەسەڵاتی تەواوی خۆیە بووە بەڵام ئێستا ئەو کابینەیەکی فراوانە بۆیە بەشی زۆری ئەو دەسەڵاتانە لای خودی سەرۆکی حکوومەت و بە پلەیەکی شێمە ئەگەر ئەو وەزارەتە بکەین بە موسسە و ئەو وەزارەتە لە ڕێگەی سایتەکەی خۆیەوە شەفافیت بەرجەستە بکە و ناڕوونی نەبێ ئەو کاتە ئەگەر سەرۆکی حکوومەت بێدەنگی وەزیرەکان و مەسەلەن جێگری سەرۆکی حکوومەت بۆچی ئەوان بێدەنگ ئەگەر هەڵوێستیان بدەکرێ واقعی حکوومەت باشتر بکرێەوە حکوومەت باشتر ڕۆبەرەوەی قەیرانەکان ببێتەوە ئێمە کێشەمان بەر لەوەی کە جێگری حکوومەت بێ یان سەرۆکی حکوومەت بێ ئەوەیە کە بۆ لە وەزارەتی سامانە سروشتیەکان ناپرسرێتەوە بۆ ئایا ئەو وەزارەتە بە وەزارەت ناکرێ و ئێمە هەمومان نەزانین ڕنگدانەوەی واقعی ئەو وەزارەتە سیاسەتی پارتی دیموکراتی کوردستانە بۆیە ئەگەر ئێمە بمانتوانێت ئەو وەزارەتە بە وەزارەت بکەین و لانی کەم سندوقی داهاتە نەوتیەکان سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازەکان جێبەجێ بکرایە و هەر لە بەڕێوەبەرایەتی گەڕان و پشکنین بۆ نەوت و گاز و بمبورە بامە تەواوکەم بە ڕێوەبەرایەتیەکانی و بەرهێنان و هەناردەکردن و بە بازارکردنی ئەگەر بێت و شەفافێت لە وەزارەتە وایە و کاتە ئەگەر کابینەکان سەرجەم وەزارەتەکانی تریش ناڕوون وایە ئەو وەزارەتە لەبەری زۆرترین مالیە وڵاتی لا بۆ تواندا بە شێوەیەکی باش سوودی لەبین. سپاس دەکەم کاگی تۆر خامۆژ ئەگەر بڕێن و لای بەڕێزت وتدەم جۆرە حکوومەتە لە ڕووی یاسایەوە ئێستا هیچ پێناسەیەکی نییە یعنی چ کاتێک مەسەرەن دەتوانرێت ڕوبەڕووی قەیرانەکان هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانەکان بێتەوە بە چ جۆر لە حکوومەت و لە پەرلەمانێک وی لە ڕاستیدا لە هەموو وڵاتانی دنیا هەموو حکوومەتێک کە دێتە ئاراوە هەڵدەستێ بە دانانی پلانێک ئەم پلانانە چەند شێوازێکیە پلانی 5 ساڵە هەیە پلانی 10 ساڵەیە پلانی 25 ساڵە پلانی 50 ساڵە پلانی استراتیژی دوورمەودا هەیە و ئەو حکوومەتانەی کە یەک لە دوای یەک دێن تەواوکەری ئەو پلانانە دەبن بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان هیچ پلانێک نەبوو لە دوای 2004ەوە ئێمەگەر سیر بکەین دەبینین پارەیەکی گەلێک زۆر هاتوتە هەرێمی کوردستان بەڵام لەبەر ئەوەی بە شێوەیەکی ڕێک و پێک ئەم پارەیە بە شێوەیەکی ڕێک و پێک هەڵنەستاون بە چۆنێتی خەرجکردنی و چۆنێتی دانانی جۆرێک لە احتیاط بۆ ئەوی بتوانین لە ڕۆژێکی وا ڕوبەڕووی قەیرانەکان بینەوە دەبینین حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بوونی تەنانەت بچووکترین جۆری هەزەیەک لە بواری ئابووری ڕوبەڕووی قەیرانێکی گەورە دەبێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا کە دوای ئەوەی ڕوبەڕووی ئەم قەیرانە بووە نەیتوانی پلانێکی ئەو تۆیە بێتن کە بتوانێت چارەسەری ئەم کێشانە بکات بۆیە دەبینین ئێستا هاوڵاتی ئاسایی مافی خۆیەتی بپرسێ ئایا بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان پاساو دەێنێتەوە کە ناتوانێت موچە بدات کاتێک کە نرخی بەرمیلێک نەوت دەگاتە $20 بەڵام بۆچی ئێستا کە نرخی بەرمیلێک نەوت بەرز دەبێتەوە نزیک بە $50 دەبێتن حکوومەتی هەرێمی کوردستان نەک چارەگە موچەیەک نادات بەڵکو گەشتوتە ڕادەی ئەوەش لەمیش کەم تەرخەمی دەکاتن کەواتە پرسیارەکە لەوەدایە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چ جۆرە پلانێکی هەیە و ئەم پرۆژە چاکسازیانێک کە بە چەند پاکێجێک ڕای گەیاند بۆچی نەچوونە بواری جێبەجێکردن بۆچی ئەم خاڵانێکە لە پرۆژەکان هاتبوون بە تایبەتیش ئەوەی پێیوەست بوو بە مەسەلەی کەمکردنەوەی خەرجیەکان و زیادکردنی بەڕێداهات وەکو پێویست نییە بۆچی ئەمانە نەکرا ئەمانە هەموو پرسیارن ڕوبەڕووی حکوومەت دەبنەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بیە هەنگاوی چاکسازی بنێت بەڵێ کەواتە پێ دوای ئەگەر بەشی دۆخەکە بەم شێوە بەردەوام بێ ئەم جۆرە حکوومەتمان نەبێەوە پەرلەمانمان نەبێ چارەسەرکردنی قەیرانەکان کارێکی ئەستەمە لە کوردستان
بەدڵنیاییەوە تۆ پێویست بەوە دەبێتن ئێستاوەکەوتم هەماهەنجە بێ لەگەڵ لە نێوان دەستگا شەرعیەکانی ئەم وڵاتە بەڵام بەداخەوە دەبین ئێستا پەرلەمان پەچی کەوتووە ینی بۆ نمونە تۆگەر بتەوێ پرۆژەیەکی چاکسازی تەبێت یەکەم هەنگاوی چاکسازی بەوە دەست پێ دەکات تۆ هەمانجی لەگەر پەرلەمان بکەی وەکو دەمزراوەیەکی شەرعی ئەم وڵاتە لەبەرچی لەبەر تۆ ئەگەر بگەڕەوە خودی ئەو بڕیارانەی کە لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هاتووە و لە بڕیاری پەرلەمان کوردستان هاتووە ئاماژە بەوە دەکەن کە پەرلەمان تاکە مەرجەئی یەکلاویکردنەوەی پرسی چارە نووسازەکان ئێمە گەر هەنگاو بنین بەوەی پرسی چاکسازی بهێنینە پێشەوە پرسی دەوڵەت بوون بهێنینە پێشەوە پێویستمان بەوە دەبێت قۆناغی یەکەم بۆ ئەم حاڵەتە ئەوەیە کە تۆ دۆخەکە ئاسایی دۆخەکە ئاسایی دەکرێتەوە بۆی پەرلەمان کارا بکرێتەوە بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر دیارەکاتمان تاوزە سوپاس بۆ بەڕێز کاک دکتۆر خامۆش عومەر پسپۆر یاسایی دەستوری و ڕاوشکاری یاسایی لە پەرلەمانی کوردستان کە بەڕێزان لە هەولێرەوە لەگەڵمان و زۆر سوپاس بۆ دکتۆر هەورامان گەچینەی نای پەرلەمانی کوردستان لە سودوی سەرکی هەروە زۆر سوپاس بۆ کاک ساڵح فەقێ نای پەرلەمانی کوردستان لە سودوی سلێمانی سوپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. گۆڤاری خاڵ